یا خلک نه پیگیره کماما و دستگورکا ام حس که عالم گلگی پیگیر بیتن دا حالت زیده تر لینن حتی نکه دو یا باشش خر نحیابه گلگ عردی چیتره بس منه بیتن زیده تر حالت لیبین هندیش عالم بیتن بلاوشی هاری کار بنگل ما کماما دستگورکا بکنه لجنه قائم مقامی و بردام روزانه سر سنتر باجر دوکی تاخین باجر دوکی سرکاتیا سرکی لجنه کو ام روزانه هندر الله درخین کنه چهاد سردان سنتر باجر دوکی براستی حکو هم صحکی این وقتی لجنه در کویتن خلک که رنمان ساخلامی بشکل که باش جیب جدی کردن دماغ کو پشت مکتی دبینی جرقای دیو دمام که ویدا زوکی جرقای دانتون دو هاوی تفه بەڵام ناگەیتە ملیوان شێوەی سێگۆشە چکە ئەمە دوای دفنیەکەین بە یەکۆ بەڵام ئەم سەرشانە لەبەرەوە ئاوەها خوار بێڕێ عینیشان دەرچێ بۆ دائەنێن 40 سانتین لە دوای چلەکەوە تا ئێرە نزیکەی چەند سانتین بێت پەڕپەڕەکە دوو ئەوەندەی ئەمە داوانێ ئێمە فێرخوازەکانمان لە قۆناغی سەرەتایان و من وەکو سەرپەرشتیاری فێرخوازەکانم هەستاوم بە فێرکردنیان فێرکردنی قیاسات و دوورین و بڕینی جلەکان هەموو جۆرە جلێکیش وەک جلی ماڵەوە ماکسی و جلی کوردی جلی دەرەوەش ئەوەی کە پێویستکە لێرە فێریانەکەین بەڵام ئەوەی کە ئەکەوێتە بەشی خوارەوەی کە ئەتەوێ پەڕپەڕەیەکی بۆکەی دوو ئەوەنەی ئەمەیەوێت لێرە فێری بڕین و قیاسات و دووری نەکرین بە باشی فێری مەکینەکان نەکرین لێرە مەکینەکان بەکارێنین لێرە لە تۆڕە کۆمەڵایەتەکانش هاوکاری یەکە بین ئەمەش نمونەی بەشێک لەو ئیشانەیە کە لەگەڵ هاوکارەکانمان دووری ومانە ئەو نەفێر کراوین کە پێویستمان بە هیچ کەسێکی تر نەبێ بتوانین جلەکان ئەو پێداویستانەی پێویستمانە بیدورین بە خۆمان ئەگەر کەسەکە ویستی پێڵاوی بەرز لە بێکا کەواتە سەیریکە ئەمە دیوی ناوی ماشەکەیە تقریبا 22 ساڵە لە سوێدیم وەکو مامۆستا کارم کردووە ئاخرین کارمەوە بووە دوای 7 ساڵمەوە بۆ بازنشەستگی کوتم بە دوای دڵی خۆم کەم شتێک کە پێم خۆشە بیکەم کولتوری کوردی بە خەڵکی سویدی بناسێنم بە خاطرەوەی کە ممکنە کورد زۆر نەناسرا بێ باوجودی کە ئەمە زۆرین بەعام پێم وابوو کە دەتوانم ئاوە جێگەیەک بێ بۆ کۆبوونەوەی خەڵک و ئێرەش منتەقەیەکە کە سوێدی زۆر لێیە کوردەکان کە دێن سوێدیکان کە دێن دادنیشتن پێکەوە قسان دەکەن. Jag bor i Göteborg och jag har kommit till Stockholm idag för att testa den här nya kafeterian. Det de säljer här är ju lite olika kurdiska rätter, så för mig som är svensk är det jätteexotiskt att få prova detta, och de var så goda. Allting är hemmagjort, så jag är verkligen jättenöjd. Det var väldigt gott.